کاکە گیان چۆنی؟ فەن باش کاکە باش بخێر بخێر باش کاکە بخێر هاتم خۆش بکاکە سپاس ئۆف کوزەرگم ڕەش بوو ئێستا من چ لەو پیاوەی بکەین کاکە وڵڵی ئەوڕۆ لە پاش قسەکەی تو لە پاش تەلەفۆنەکەی بە چاوی خۆم دیتم لەو ماڵی چوە ژوورێ لە پشت خابات خانزاد بووە ڕێک هەو بوو هەمان کۆڵان ڕێک هەوە هەو هەرو دەرگای جاران و باسی دەکەن ئارێ وەڵار هەمان جەیە قڕ بەسەرم زۆربەی هاوڕێکانیشم لەوێ دیویانە کاکە چی بکەم ئەو ڕۆدانەیەکیان تێلی بۆ کردم گوتی باو کرد لەو کۆڵانەیە بە ئاخیری عمری بەسەر ڕوودێنێ سپی حیامان دەبا و شەرمەزار دینیا و قیامەتمان دەکاتن کاکە ئەتو برا گەورەی ڕێگە چارەکی لە مۆزوعی ببینەوە ئەگەنا بەخوای لە ناو قزمان هەر حیامان دەچی حیا حیا ئێ کاکە زۆر ناخۆشە ڕاست ئەم برا گەورەمە ڕوبەڕووی بابم و برم ئەرە بابە ئەتو خەریک کارەکی ئەو هاڵەی ئێ کاکە ئەمە فکرەکەم هەیە باشە هێنی خوشتمان بچی قسەی لەگەر بکاتن کاکە پێ برێت و خەریکی چی ئێ بە قوربانتان بم من کوا لە ڕووم هەڵدە لە ڕووی باوکم دانیشم و قسەی لەگەڵکەم بخوا بە من ناکرێ بەس دەزانی چییە؟ بیرۆکەیەکم بۆ هات بۆ بە مام شەهاب نەڵێن باو قسەی لەگەڵکە هەر مام شەهاب مابوو ئەمە 100 جار لەگەری بەشەر هاتم بەسە تاژنی لۆنێنی ئەی جرگم ئەوان هاوتەمەنی یەکن باشتر لە یەک تێدەگەن زمانی یەک باشتر حاڵی دەبن وەنیەت خوا ئێ زۆر باشە بەس و قەناعەت پێدەنی کە قسەی لەگەر بابمان بکات لە بۆمە ئەوان باشتر لە یەک حاڵی دەبن وەنیە کاکە من چی کاکە دەلێگەڕێ وەڵڵا فکرەکەی باشە دەلێگەڕێ باش فکرش تەرعکردێ با بگاتن برا گەورم کاکە جان بە قوربانی چاوت بم خوشکە جوانەکەم بابمان کە لە ڕقە کە لە ڕق کاکە گوت نایناسنم بۆ دڵێ تا ئێستا نەتەناسیە ئەی چی بکەین حەل چییە هەر مامم دەبێ قسەی لەگەڵکە خۆ ئێمە منداڵەوەرگە حیسابمان بۆ ناکات بەسە ئەمن ئێستا تەلەفۆن جوێ خەونم ئەم بێدەنگ بە خۆکی حیامان نەچوو باشە ماما ئەرە چت کردەوە تو خوایە ئێمە بیرمان لە چی دەکردەوە کە باوکم هاوسەرگیری بکات و کەسێک ببێتە هاوبەشمان لەو سەروەت و سامانە کە چی ئێستا خەریکە ئەو شتانی کە بیرمان لێ دەکرد و خەفەتمان پێدەخوارد دێتە دی چی بکەین ئێستا هەموو خەڵک کوتی ژنێک بێنن بۆ باوکتە بزانە خەریکە تووشی ئابڕوو چوون دەبی ئەخ خوایە خوایەتیان السلام عليكم. سلام ماما جان بەخێر بێ خير وهاكو بنونغو. مامەجان ئەوەی ڕاستی بێت مۆزوعێکی زۆر گەورە و مهم و ترسناک لەسەر باوکم هەیە موضوع يصير سناك وقورا. نازام چۆن باسی کەم ئێوە شتێک بڵێن مامەجان بابم هەموو ڕۆژەی دەستە مارەچی کورت و پوختی ئەمە ئاراممان لێ هەرجیا دەمامی بزانین لۆ دەستەوە مارەی يكون بشم بعد برادر الشي هي. بشم دوست الشي هي. ماما چونە ماری برادر ڕۆژێک دوو سێ بەس کاکە بابم هەموو ڕۆژێ دەچیتن وە دوایە مامە بەدزی دەستەوێندە دباشا كرم دو سال لوي بيش بيم قوتن باش نشي بينيتن وخوي سرعات دكاتن خزمت دكاتن هين اللي دارن قو دادن ندى تسو ماران وەڵا بابەتەوە ما کرد وەڵا قسەی توێ مامە ئەدی ژنەکە هەری خەرەتان بە هەرچی مار و مورچی بابمە هەمووی بە ناوی خۆی کرد بە ئەمەش هەر هەمومان سەفەر هیچ بەدەست ئێستا مامە پێم بڵێ ئەمە چ بکەین ئەتو عیلاجێکمان لێ بکە ئەمە چ بکەین والله بلا ما حق نسي زاني امفوا مامەجان بۆ قوربانت بم دانیشم سێدانە برام یەک دەقەمە زاد مامەجان ئەمە وعدت پێ دەی بەس دوومان تاقیمی بکە ئەگەر ژنی نابوو بە هەنە عەچوی وە بکە ئەو ژنە تەلاقدا ئەمە هەر یەکەمان وعد یەکێک دەفتەرت دەینێ باشە ئەگەر خوا نەخواستا لەو ئیشی خراپیش چوو ئەو دەبێ ئەتوو بە هەنە عەچوی هاوکارمان بی و ئەو مۆزوعی لە خۆرکەوە جارشکە کەس بەڕووماندانەداتەوە بە قوربانی تۆ بە مامەگیان سێدانە برام هەیە چاومان لە دەستی تۆی لە دمی تۆیە انقو بريندان سي دفتر دانا ملقا بيشا بيقبي ئەم بەڵێ دەدە ماما وعد بی وعد وعد وەڵا لەکرمنەوە وعد بیە من دەدەم هەر چەندێک پارەم دەستکەوێ دەیدەم باشا اوي جابوم لي قري بە قورباندم ده باشا امن دروم تساقا مازدك بتبینم کو ئەو بەرامە لە کوردەکەیەوە بە قوربانت مامەگیان دەست خۆش بێ زۆر سپاس وان لەگەڵ بێ وەڵی ئێمە چ بڕوا ناکەم هیچ پێ بکرێ کورە وەڵام مش باوەڕ ناکەم
نانەوەندە بێ هیوا مەبن